هیچ سیاسیەک نییە لە کوردستانە لە کاک نەوشیروان زیاتری کرد بێت. زۆر پرسیار لە شتێکە کرێت گۆڕان کاک نەوشیروان ئێستا هەڵوێست. قسەی من لەسەر کاک نەوشیروان بە تایبەت ئەمەی خوارەوەیە. هەڵسەنگاندن بۆ کاک نەوشیروان هەڵسەنگاندنە بۆ 50 ساڵی خەباتکردن، بۆ 50 ساڵی نووسین، بۆ 50 ساڵی دێکۆڵینەوە، بۆ 50 ساڵی هەوڵدان، بۆ 50 ساڵی ئۆپۆزیسیۆن بوون. بە دڵنیاییەوە کاک نەوشیروان ڕەنگە من توانایەوەم نەبێ هەڵسەنگان بۆ هەموو کارەکانی بکەم. یعنی پێش هەموو شتێک کاک نەوشیروان ئینسان بووە، پێغەمبەر نەبووە، واتە هەڵەی هەبووە لە ژیانیا، بەڵام ئەبێ هەڵسەنگاندن بۆ هەمووی بکەیت. من پێم وایە هیچ سەرکردەیەکی کورد نییە لە شاخە لە کاک نەوشیروان هیلاکتر بوو بێت و لە کاک نەوشیروان حزوری مەیدانی تری زیاتر بووە. ئەوان زیاتر بەشێکی زۆریان هەر لە دەروەی وڵات بوون لە شاخە، یعنی جهودی زۆری کردووە و دوای ئەنفال کە ڕەنگە تروسکاییەک نەما بوو بێت کاک نەوشیروان هەوڵی داوە و ماوەتەوە و پلانی داناوە و دوای 2 ساڵ ڕاپەڕین و ئەوانە و دوای ڕاپەڕینیش کاک نەوشیروان هەوڵی داوە بەشێک نەبێت لە حکومڕانی خراپ تێوە نەگلێ لە گەندەڵیە، هەوڵی دروستکردنی سوپای نیشتیمانی و حکوومەتی نیشتیمانی ئەوەی دابێ. بەڵام لە نەتیجا لەو زەمەنا تا و کاتەی ئیستیقاڵیدا یەکێتی بۆ یەکێتی بەشێک بووە لە دۆخەکە. بەڵام خودی کاک نەوشیروان بەشێکی جوان بووە. هەر ئەمەش وای کرد کە گۆڕانی دروست کرد، خەڵکێکی ئێجگار زۆر پشتیوانی کاک نەوشیروان کە وە متمانەیان پێی بێ. کاک نەوشیروان هەر هێزێکی تری ئۆپۆزیسیۆن دروست ببێت پشتی گەورەی بەری کاک نەوشیروان و گۆڕانەکەوێت. ئەگەر ئەوان نەبوونە هێز دروستکردنی ئۆپۆزیسیۆنی و ئەو ڕێچکەشکانە زۆر قورس بوو. و من وەکو شەخسی خۆم هەتا ئەمرم خۆم بە قەرزاری کاک نەوشیروان نەزانم. کاک نەوشیروان زۆر هاوکاری منی کردووە. من بووم بە 27 ساڵ بووە بووم بە ئەندامی جواتی نیشتیمانی. کاک نەوشیروان هاوکار و پشتیوانم بووە لە تەمەنی 29 ساڵیە 140,000 دەنگم هێناوە کە لە مێژووی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە کەس 140,000 دەنگی نەهێناوە. یعنی ڕیکۆردی پەرلەمانی کوردستان 140,000 بۆ کەس نەیشکاندووە. پێم وانیە کەسیش پیشکێنێ. پشتیوانی کاک نەوشیروان بووە بۆ من وەکو خۆم بە قەرزاری زانم. پێشم وایە باشترین وەفام بۆ کاک نەوشیروان ئەوەیە تا ئەو کاتەی ئەتوانم دژی زوڵم و ستەم بەردەوامە بم. کاک نەوشیروان زۆر خوێنەوار بووە. کاک نەوشیروان 5 زمانی زانیوە. کاک نەوشیروان نووسەرێکی زۆر باش بووە. کاک نەوشیروان لێکۆڵەرێکی ئەدەبی باش بووە. یعنی من نزیک بووم لە کاک نەوشیروانەوە، بە تایبەتی ڕۆژانی جمعان زۆر بەیەکەوە بوون. یعنی مناقەشەی مێژووی قەجاریەکانت لەگەڵا بکردایە ئەتوت کاک نەوشیروان دکتۆرای لە ئێران لە تاریخا خوێندووە. مناقەشەی نیزامی حکمی بریتانیات لەگەڵا بکردایە و دکتۆرای لە نیزامی سیاسی و قانون لە بریتانیا تەواو کردووە. مناقەشەی هێزی اقتصادی ئۆکرانیات لەگەڵا بکردایە زۆر شارەزا بوو. مناقەشەی دار و گوڵ و ڕۆک و خاکی کوردستانت لەگەڵا بکردایە لە هەمان کاتا کاک نەوشیروان زۆر شارەزا بوو. کاک نەوشیروان کاریگەر بوو، بە کەمترین وشە زۆرترین کاریگەری دروستە کرد. بەڵام ئەمە مانای وان نییە کاک نەوشیروان بێکەم و کورتی بێت. کاک نەوشیروان وەک هەموو کەسێک یعنی لە ژیانیا کۆمەڵی هەڵەی کردووە بە دڵنیاییەوە، بەڵام ئەبێتەوە وێنە گەورەکە ببینیت. ئێستا بڵێ زۆر کەی سیاسی هەن هەیانوێ کاک نەوشیروان بشاردنەوە بچووک ببێتەوە بۆ ئەوەی خۆیان بە گەورە دەرکەون. بەڵام لای من و لە دیدی منە هیچ سیاسیەک نییە لە مێژووی کوردستانە لە بە تایبەتی لە 60ەکان بەدوایە لە دوای 75 هەڵگیرسانەوەی شۆڕش و هەرچی بێت هیچ سیاسیەک نییە لە کوردستانە لەو زەمەنەی خۆیان کە کاک نەوشیروان تیا ژیاوە. یعنی با بەراوردی نەکەین بە هەموو مەراحلە تاریخیەکان. هیچ سیاسیەک نییە لە کوردستانە لە کاک نەوشیروان زیاتری کرد بێت.